ڕەوشی ڕۆژنامەگەری لە هەڵەبجە جیاواز نیە لە شارەکانی تر ئەگەر بەتەواوی ئەو بەرەو پێشچوونانەی کە ئێستا هاتووەتە ئارا لە هەڵەبجەش بە هەمان شێ بەرەو پێشچوونی ژنان و کچانیش تا ڕادێکی زۆر باشە بە پێی ئەوەی کە ساڵانی ڕابردوو هەر ڕاهێنانێکی بواری ڕۆژنامەگەری بکراتەوە زۆرینەی کچان و ژنانی هەڵەبجە بەشداریان تیا کرد. ئێستاش ئەبینین لەگەڵ کرانەوەی هەر تەلەڤیزۆنێک یاخود هەر وێب تیڤیەک هەر وێبسایتێکە لە نوێگەریەکانی بواری ڕۆژنامەگەرین ژمارەیەکی زۆر لە کچان و ژنانی هەڵەبجە بەشداری تیاکەن. بە بڕوای من ئەو ئازادی کە لە سنووری هەڵەبجە هەیە بۆ کارکردن جیاوازە لە شارەکانی تر و بەڵگەم بۆ قسەکانیشم ئەوە بۆ خۆم نزیکەی 7 ساڵە لە بواری ڕۆژنامەگەریا کارەکەم تاوەکو ئێستا هیچ کەسێ هیچ حاڵەتێکی ئەوەنە نەخوازراو نەبووە کە باسی بکەیت لەبەرەوە ئەمە نیشانەی ئەوەیە نەک تەنها من زۆرینەی کچەکان لە کەناڵەکانی دیکە ڕاگەاندن کارەکەن هیچ حاڵەتێک نەبووە تاوەکو ئێستا بێتە مای سەرنج ئەگەر بێت و کێشەکان بە سیاسی نەکرێن و وەکو ژن وەکو کێشەی ژن تاوەکو ئێستا لە هەڵەبجە هیچ حاڵەتێکمان نەبینیەوە. لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا ئەم ساڵ بە ساڵی ڕابردوو بەراورد بە ساڵی ڕابردوو لە قۆناغێکی باشدایە بە حکمەوەی کە من کارم کردووە یاخود توانی و بەرکەوتنم ناو خەڵکا هەبێت بەرپرسانی هەڵەبجە یاخود هاوڵاتیانی هەڵەبجە زۆر هاوکارن لە پێدانی زانیاری بە هاوڵاتیان بە ڕۆژنامەنووسان ئەمەش کار ئاسانیە بۆ ڕۆژنامەنووس. لە ڕووی ڕۆژنامەگەری لە پارێزگای هەڵەبجە لە ساڵانی ڕابردوو بە ڕێژێکی کەم خانمان و ئافرەتان توانیانە بێنە بوارەکە بەڵام خۆشحاڵیەوە لە ئێستا کە ژمارەیەک لە پەیاملێر و پێشکەشکار و میدیا و ڕاگەاندنکار لە هەڵەبجە بوونی هەیە بەش بۆتە هۆی کە ئافرەتانیش هۆشیار بوونەتەوە و دەتوانن بێنە ناو کایاکەوە و هۆشیار بوونەتەوە کە ئەمە شتێکی خۆشحاڵیە. لە یادی ڕۆژنامەگەری کوردیدا پیرۆزبایی لەسەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان و هەڵەبجە بە تایبەتی یەکەم من وەک ڕۆژنامەنووسێکی ژن لە پارێزگای هەڵەبجە هەم دەستگا حکومیەکان و هەمیش ئەو دەستگایە کە کارم تیا کرد و هاوکارێکی باشم بوون لە کارەکانم بە پێچوانی زۆرێک لە شوێنەکان کە خانمان گرفتیان بۆ دروستە بێت بە پێچوانەوە من لە زۆربەی کاتەکان هاوکارم بوون و یارمەتیان یاوم لە کارەکەم.